ولی بنا ماده 140 دی اف هجمار اف رقم به هر کسک بزن به 140 و ماده که دستوریه بگمان او الترناتیو ماده 58 یه سردم بریوبرنا دمی یا حکومت عراقی لپشتی 2003 ایدی او بو ماده که دستوری لگور دستوری پیوز با اف پرزگیری که دورن کردستانی هاتا بنا چاره سر کردن اف دوره کیری ودگیره گلو پارزگاهانه نواب بو کرکوک بو دیالا بو صلاح الدین ودگیره لچق و پرزگیری که کرکوکیه جبر کلی کرکوک زورترین بگمان سیاست تعریب کردن و عرب کردن و در بدر کردن و تصحیح و گوهرتنا دموگرافی تعداد تبجی کردن یعنی حتی ویگا ویج برای خوب که 2023 2005 دستور هات که تثبیت کردن هم هشتا بحث وی ماده کن میوانه که میه هجایه دجوار فایق نونر هرما کردستان دکومیتا بلندا ماده 140 او خوشی کش خلق وی دوره کاک دجوار دماتا باش به ایدیم شیم بیشین گلو جاره کدن تفعیل کرنا ماده 140 دوی سردمی دا فعلا وکی جارانا بید اف ماده سر عردی وکی خودیتا بجی کرن کاری دی بردوام بن روش باش سپاس بو ام درفتا سپاس بله ماده 140 بجوری او رکوتنی نیوان قیادی سیاسی کردی و قیادی سیاسی عراقی کراوه و بوتا بندق لرکوتنکانی هولير وبغداد ورني داوته ولا برنامج وزاري جنابي محمد شيع السوداني لجني ما ديصوت الكارا كراوته وكوبن وكان خوي دس بكردوا ودس بقربو كرايوا هي استا اسوكي تازه لبغداد لجبني وزيران لجنابي سروكي انجمني وزيران وآماديك شيء للجني ما ديصوت و او بیرو بوچونا باشه که استا للجنکه هیا جنابی هادی عامریش بسینی کی فراوانه و استا هاتوا آسانکاریه که بو جیب جی کردنی او رکوتنی نوان هولیر و بغداد هیا و بو جیب جی کردنی هندک لخالکانی ماده 140 که خالکانی ماده 140 هموی قربونیه هر بو معلوماتی بینرانیش استا ماده 140 درجه پیدری ماده 58 کالین 140 یعنی 58 زائدا 140 بو چون کباسی بابتی آسایی کردنوا کین ابي همو او خالاني ل 58 هاتو جێبەجێ بکرێ لە ئاساییکردنەوە لە گەڕانەوەی خەڵکەکە لە قەرەبۆکردن لە دابەشکردنی زەویزار لە ڕەخساندنی دەرفەتی کار بۆوانەی ئەو دەرفەتیان پێ نەدراوە دوایی دەستکاریکردنی سنووری ئیداری بە تایبەتی پارێزگای کەرکووک کە چەقی ئەو مادەی ئەو ململێنانەیە کە لەبینی هەولێر و بەغداد بۆ بە درێژایی مێژوو کە ئەو خاڵە هەمووی تێکڕە جێبەجێ بوو اینجا ئەچینە خاڵی ئەحسا و خاڵی ڕفراندۆم ئێمە ئومێ دەکەین ئێستا زمینێکی لەبار هاتووەکو باسم کرد کە مادەی 140 وردە وردە جێبەجێ بکرێ بەڵام بەڕاستی ئاستەنگی زۆریش لەبەردەمە و ئەبێ ئێمە زیاتر هەوڵ دەین وەکو حکوومەتی کوردستان لایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە وەفدی دانوستانکار قیادەی سیاسی کە لە بەغدا هەیە وەزیرەکانمان لە بەغدا هەیە پەرلەمانتارانی کورد کە لە بەغدا هەیە کە هەموو هاوکار بین بۆ بەیەکەوە بتوانین سوود لەو زەمینە وەربگرین کە ئێستا هاتۆتە ئاراوە. بەڵێ کات دوجا لە سەرەتا منیش وتم کە مادەی 58 خۆتەزانی ئەو مادەیەک بوو لە چارچوبەی یاسای کاتی بەڕێوەبردننی دەوڵەت لە بیرتە 2005 کە ئیبراهیم جعفەری سەرۆکی وەزیران بوو کە بە شێوەیەکی بنەڕەتی هەوڵ نەدا کە مادەی 58 جێبەجێ بکرێت بە تایبەتی لەلایەن لیستی هاوپەیمانی کوردستان لەو کاتەوە سەحبی سیقەی لێکرا لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمانی عێراق دواتر هەڵبژاردن کرا نوری مالکی بوو بە سەرۆکی وەزیران. يعني مادة 140 مادة كي دستورية بلام لك كركوك كأمر وش رابورتي ميداني مال سرابوا سوباي عراق ديد زورترين كيشة وجود كارا كردكان دروز دكات حتى جود كار هي زوي زاركي شين كراوتا وبرهمك خريكة بيبقى نايل بتشيت زاوية كي أو بدات هوا كواتا أجر أو مادة تفعيل بكريتها بلام لك كركوك ده صلاة كي أم ده صلاة تعطيلي أو هولانا بكشي دكا ئێمە لە مادەی 140 چەند ڕاستپاردێکمان داوەتە حکوومەتی عێراقی یەک لەوانە بڕیاری حکوومەتی عێراقی 29 لە ساڵی 2012 هەیە بۆ هەموارکردنەوەی یاساکانی لێژنەی شؤونی شیمالی منحلی عێراقی کە ئەوە چارەسەر بکرێ
بەشێکی زۆر تقریبا 900,000 دۆنم زەوی خەڵکی کوردستان بە تایبەتی کەرکووک گەڕێتەوە بۆ خاوەنەکانی. دووەم ڕاستپاردەیەکمان داوەتە حکوومەتی عێراقی بۆ هەموارکردنەوەی یاساکانی مەسی قیادەی سەورەی منحەلی عێراقی کاتی خۆی لە 1/4/2014 پرۆژە یاسایەک لە حکوومەتی عێراقی ڕۆژتەوە بۆ پەرلەمانی عێراقی بۆی ئەو یاسانە هەموار بکرێت، ئەو بڕیارەی بەعەس ئلغا بکرێتەوە. من سەردانی پەرلەمانم کرد لەگە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان قسەمان کرد و ئەو ڕاستپاردەی ئێمە چۆە ئەنجومەنی وەزیران. ئەنجومەنی وەزیرانی عێراقی دوو بڕیاریدا کە ئیجابیە لە ڕێڕەوی چارەسەرکردنی مادەی 140 یان جێبەجێکردنی هەنگاوەکانی مادەی 140 ئەویش لیژنەیەکی دروست کردوتەوە بۆی مادەی 29 ساڵی 2012 بۆ ئلغاکردنی بڕیارەکانی شوێنی شیمالی منحەلە ئەو زەویانە بۆ کەسوکاری ئەگەڕێتەوە. دووەمیش حکوومەتی عێراقی هەفتەی ڕابردوو پرۆژە یاساکەی دووبارە ناردوتەوە پەرلەمانی عێراقی. داوامان لەلایەنە کوردەکانی ناو پەرلەمانی عێراقی هەیە لۆبی بکەن لەوێ لەگە پەرلەمانتارانی تری عێراقی بۆی ئەو بڕیارە بدرێ نزیکەی 300,000 زەویزاری خەڵکە ئەگەڕێتەوە. نۆ بڕیارە ئەمە تەنها بۆ کەرکووکیش نییە. ئەو بڕیارانی کە ئێستا باسم کرد ئەمە کێشەی زەویزار چارەسەرەکە. ئێمە لەسەر ئەوە بەردەوامین بۆ بابەتی بڕی پارەی تەرخانکراو بۆ قەرەبووی خەڵکەکە حەزەکەم ئەوە ڕوون بکەمەوە. خۆی پێشنیار کرابوو لە بودجێ عێراقی 100 ملیار بێ. ئێمە لە کۆبنەوەی مانگی 6 بە ئامادەبوونی جەنابی عامری باسی ئەومان کرد ئەگەر 100 ملیار بێت 40 ساڵ زیاتری ئەوێ بۆی خەڵکەکە قەرەبوو بکرێتەوە چکە لە 400,000 زیاتر خەڵک ماوە بۆ قەرەبووکردنەوە. لەوێ من پێشنیارێکم کرد لەسەر مەوزوعی پارە. من داوام کرد دیراستێک حاضر بکەین لە ماوەی 2 ساڵ یا 3 ساڵ حکوومەت بڕی پارەی دیاریکراو ئامادە بکە بۆی بابەتی قەرەبووکردنەوە زیاتر لە 70-80 ساڵی پێچووە 40 ساڵی تر خەڵک چاوەڕێ ناکە قەرەبوو بکرێت خەڵکە ئەسڵا هەر نامێنێ. بۆیە من داوام کرد مەبلەغێک دیاری بکەن دوای دیراستێک یا پیشنیارێکی ترم کردبوو زەوی حکوومەتی عێراقی زەوی تەرخان بکرا بۆ ئەو کەسانەی مەشمولن بە بڕیاری بە مادەی 140 زەویان پێ بدرێ لە شوێن نیشتە جێبوونی خۆیان بە مەرجێک زەویەکە لە 10 ملیۆن کەمتر نەبێ. من ئێستاش ئەوە لە لژنەکەیە لە مناقەشەیە من تاکید لەسەر ئەوەکەم و زەوی دابین بکرێت لە شوێن نیشتە جێبوون بۆی لە ماوەی ساڵێک ئێمە کۆتایی بە کێشەی قەرەبووکردنەکەەوە بێنین. ئەوە بوو دوای مناقەشاتێکی زۆر هەوڵێکی زۆر من لەگە جێگری سەرۆکی پەرلەمان و چەند پەرلەمانتاریش قسەم کرد و جەنابی عامری لە کۆبنەوەکەش وتی احتیمالی هەیە ببێ بە 200 ملیار. ئێستا کە پارەکە 100 ملیار مناقەلە کراوە لەگەڵ 100 ملیارەی کە دیاری کرابوو بوو بە 200 ملیار. ئەو 200 ملیارە نزیکەی 20 ساڵ زیاتری ئەوێ تا قەرەبوو تەواو بێ. ئەمەش من بە واقعی نازانم ئەمەش ڕەنگە یاریکردن بێ بکات یا بە جدیش هەوڵ بدەن جێبەجێ بکەین بە 20 ساڵتر ئەو کێشەیە چارەسەر نابێت کە ئەمە چارەسەر نەبوو. وەکو یەکەم جا باسم کرد خاڵ یەکەم کە ئاساییکردنەوەی کە زۆربەی لە مادەی 58 هاتووە ئەمە نەکرێ ئێمە خاڵی دۆم و سێم ناتوان جێبەجێ بکەین. لێرەوە من داوا لە شاندی دانوستانکارەکەم لە قیادەی سیاسیەکەم لە وەزیرەکانەکەم لە پەرلەمانتارانەکەم هەتا هەی عێراقیش هەمومان هاودەنگ بین هاوکار بین کەەوە مادەیەکی دەستوری پرۆژەیەکی حەلە چارەسەری بکەن. بەنسبەت زەویەکانیشەوە من لە کۆبنەوەش تەرحەم کرد وتم داوە لە حکومت بکەین بە وزارەی دیفاع بڵێن تەرەویز بکەن ڕابوەستن 70-80 ساڵ دەنگتان نەکردو ڕێگایم پێ نەدرێ بێنە سەر زەویزاری جوتیارەکان. ئەم چەند 2 ساڵ 3 ساڵ چاوەڕێکم بۆی حکومەتی عێراقی پەرلەمانی عێراقی کێشەی زەویەکان چارەسەر بکەن. عێراقی ئەگەر ئیجازەم بدەیت بەڵێ فەرموو پێشەوە دەوڵەتی عێراقی دروست بێ ئەو زەویەی ئەو خەڵکەیە بۆیە مەسئولیەتێکی ئەخلاقیەک واجبێکی نیشتیمانیە کە پەرلەمانی حکومەتی عێراقی حەق بۆ خاوەن حەق بگەڕێنەوە. تەنها کوردیش نییە بڕێکی زۆری برای تورکمانی تیا برای عەرەبی تیان کە بێ حەق بۆ خەڵک بگەڕێت. ئێمە تەنها نەڵێن دیفاع لە کورد و کوردستانەکەین ئێمە لە بابەتی زەویزار لە مادەی 140 ئێمە دیفاع لە حەقەکەین حەق بگەڕێتەوە بۆ هەموو ئەوانەی کە حکومەتی بەعسی دیکتاتۆری زوملیان کردووە. بەڵێ کاک جوال پێشتریش لەسەر ڕەوشی کەرکووک ئێمە لێرە قسەمان کردووە. ینی خۆتەزانی لە دوای 2005 کەم دەستور تەزدیق کرا مادەی 140 بووە مادێکی دەستوری زۆر عەرەبی هاوردە تعویز کراوان ڕۆیشتن بۆ شوێنەکانی خۆیان. بەڵام جارێکی دیکە بە پێی بڕیارەکانی سەردەمی مەجلسی قیادەی مەجلسی بەعس کە دەگوترێت لە حکوومەتی عێراق بریادراوە ئەو هەموو قەراراتانە
الغا بکرێنەوە سەر بکرێنەوە دواتر وەکو پرۆژه یاسا بۆ پارلەمان ڕەوانە بکرێ پارلەمانیش تەزیق بکرێ کەواتە یعنی گەڕنتی هەیە ئەو هەوڵەکانی ئێوە ئەو مادەی 140 جێبەجێ بکرێ حتا ئێستاش هەڵبەت ئەو عەرەبانێک کە تەعویز کراونەتەوە جارێکی دیکە دێن بە پاڵپشتی سوپای عێراق بێگومان بە پاڵپشتی ئیدارەی کەرکووک هەوڵی داگیرکردنی زەویزارەکان دەدەنەوە. نکۆڵی لێ ناکرێت دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر وەزعێکی ناخۆش لە شارەکانی سنووری کەرکووک و مادەی 140 هاتە ئاراوە خەڵکێک ئەگەڕێنەوە ئێمە ناومان نە بە عەرەبکردنی نوێ خەڵکێک لە پۆستەکانیان لادراوە کاری ئێمەیە کاری حکوومەتی کوردستانە کاری وەفدی دانوستانکارە کە ئێمە دیراسەتی ئامادە بکەین بۆەوەی ئەوەی تعریبی نوێ چارەسەر بکەین ئێمە دوو ئاسایکردنەوەمان ئاسایکردنەوەی بارودۆخەکەی دوای 16 ئۆکتۆبەر اینجا ئاسایکردنەوەی بارودۆخەکانی پێش 2003 ئێمە بە هیچ شێوازێک لەگەڵ ئەوە نین هیچ مخالفەیەکی مادەی 140 بکرێ من لە پێشنیاری خۆم بۆ کۆبوونەوەی مادەی 140 نووسیمە ئێمە بزانین لە مادەی 140 تا ئێستا چیمان کردووە و چی پێویستە بیکەین پێشنیارێکی زۆر وەکۆڵێ جددیشم کردووە کە لە لیژنەکە هیچ بڕیارێک نەدەین کە لەگەڵ ڕوحی مادەی 140 نەگونجێ ئەوەی تەقدیمی پەرلەمانی عێراقی کرا و پرۆژە یاسا بۆی قرارەکانی مەسکای سەورە ئیلغا بکرێتەوە بۆی حەق بۆ خاوەن حەق بگەڕێ مادەی 140 ڕێگە بەوە نادا ئەو عەرەبی هاوردا یا هەر کەسێکی تر مەشمولە بە مادەی 140 تعویزی وەرگرتووە پارەکە وەرگری و بگەڕێتەوە من داوا لە لیژنەکانی خانەقینی و شنگار و کەرکووکەکەم داوا لە خەڵکی شەکەم هاوکاریمان بکەن هەر کەسێک پارەی وەرگرتووە نەگەڕاوەتەوە ئاگدارمان بکەنەوە یەکەم جا پەنا بەرنە بەر یاسا و سکاڵا دۆمش پەنا بەرنە بەر لیژنەکەی ئێمە دیراساتەکان ناوەکانمان بۆ بنێرن من بەش بە حاڵی خۆم نوێنەری ئەو خەڵکەم نوێنەری حکوومەتی کوردستانم جەنابەت باشت فەرموو من کەرکووکیم و پێشمەرگەم لە پێش ڕاپەڕین من ئەو مۆزوعان لە ناو واقعەکەی ژیاوم لە ناو واقعەکەی دەژیم ئێمە لەگەڵ ئەوانی نە تعریبی نوێ نە تعریبی کۆن هیچی بمێنێ بەڵام لەسەر ئەمری جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی کە هەموو جەدا کۆکیەکە ئێمە ئەمانەوەی ئەو کێشانە بە یاسا و ڕێسا لەبەر ڕۆشنایی دەستور بە حیوار و دیالۆگی بەرایانە چارەسەر بکەیت بەڵام وەکو جەنابی کاک مەسرور ئەوێ ئێمە سازش لە یەک مافی خەڵکی کوردستان ناکەین لە یەک فەقەرەی مادەی 140 ناکەین ئێمە دیفاع لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانەکەین دیفاع لە مافەکانیانەکەین و داواکەین مادەی 140 قۆناغ بە قۆناغ وەکو دیاری کراوە جێبەجێ بکرێت. بەڵێ بەتایبەتیژی سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی بەحسێ کەرکووکێ کردبووم گوتی ئێدی بوو کەرکووکێ تو جارام دەستبەرداری وێ نابین بەڕێز دژوار فایق نوێنەری حکوومەت هەرێما کوردستانی دە مادە 140 دا سوپاس کاک دژوار.